خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم معجیزەکانی زۆر بوون. خوای گەورە کۆمەڵێک معجیزەی بە خۆشەویستی خوا بەخشیوە صلی الله عليه وسلم کە لە توانای مرۆڤدا نییە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم شاخەکان، بەردەکان، دارەکان سەلامیان لێ دەکرد. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە ئیمامی عەلی کوڕی ئەبوو طالب ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ من لەگەڵ خۆشەویستی خوادا بووم صلی الله عليه وسلم لە شاری پیرۆزی مەکە. لە هەندێک شوێنی شاری مەکەدا گەڕاین کە هەمووی شاخ و داخە، هەمووی بەردە. دەفەرمێ فما استقبله جبل ولا شجر إلا وهو يقول السلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. ئەفەرمێ ئەگەیشتین بە هەر بەردێک و هەر شاخێک، ئەگەیشتین بە هەر دارێک، ئەیفەرموو سەلامی خوا لە تۆ بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەردەکان سەلامیان لە پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم. دارەکان، شاخەکان، چونکە لە قورئانی پیرۆزا باس کراوە داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ شاخەکان لەگەڵ ذیکری خوایان دەکرد، لە قورئانە باس کراوە. ئەمە معجیزەیەکی گەورەیە بۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. بۆیە لە حەدیثەکەی صحیح مسلمدا دەفەرمێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم من بەردێک دەناسم لە شاری مەکە، ئەو بەردە دەفەرمێ كان يسلم علي قبل أن أبعث، پێش ئەوەی ببم بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو بەردە کە بەلایە تێ ئەپەڕیم سەلامی لێمە کرد. ئێستا ئەو بەردە دەناسمەوە. کەواتە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەوەندە گەورەیە. تۆ شانازی بە ڕۆناڵدۆ میسی وە مەکە، شانازی بە ئەنیشتاین و نازانم کێوە مەکە، شانازی بە خۆشەویستی خوا بکە صلی الله عليه وسلم. ئەوان ئەستێرە نین، سەحابە ئەستێرە بوون، تابعین و پیاوچاکان ئەستێری بەناوبانگ بوون. سەربەرزی لەوەدایە شانازی بەمانەوە بکەی نەک بە بێدینەکانەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دار و بەرد هەمووی دەڵێ سەلامی خوات لەسەر بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو معجیزەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆیە ئێمەش دەڵێین سەلامی خوا لە تۆ بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. السلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم.